بەڕێز دکتۆر کارزان ئەمەوێت لە جەنابتان بپرسم و یەکەم پرسیار دۆخی ئاو بە شێوازێکی گشتی سامانی ئاو لە جیهان بەگشتی و لە کوردستان بەتایبەت بە چ شێوازێکەوە ئەبینن لە ڕووی کشتوکاڵیەوە؟ زۆر سپاس دکتۆر دەستخۆش. پێشەوەی بچمە سەر پرسیارەکە دەستخۆشانێکی زۆر گەورەم هەیە بۆ سەرۆکایەتی زانکۆ و کۆلێژی تەکنیکی زانستە پراکتیکانی هەڵەبجە. لە ڕاستی ئەوەی کە ئەم کۆلێجی جیا کردوێتەوە ئەوەیە کە ئەو توانایی کە لە ناو ئەو کۆلێجەدا هەیە هەمیشە قەتیس نەکراوە. دەوروبەرەکەی شەقام بازاڕ ئیسفادێکی زۆر باشی لێ کردووە کە ئەمەش یەکێکە لە ئامانجە ڕئیسیەکانی ناوەندە ئاکادیمیەکان. دەستان خۆش بێ. پرسیارێکی زۆر گشتگیر بوو دکتۆر. مەسەلەی ئەو بە قسەیەکی عامی ئینگلیز هەیە ئەڵێ ئاو لە هەموو شوێنێکە بەڵام قەترەیەکیش نییە بخۆینەوە. لە ڕاستیە ئەم قسە وایە لە هەموو شوێنەگاوە. ئەگەر جوگرافیەن سەیری گۆی زەوی بکەین زیاتر لە 170 بە ئاودا پۆشراوە. ئەو هەموو ئەوە ینی لە 130 ئیتر ئاو نییە. لەبەرەوە من ڕێژێکی زۆر ئەگەر بە گشتی سەیریکەین، بەڵام ئەگەر بینەوە سەر ئەوەی چەندێک ئێمە ئیسفادە لە ماوەکەین بەڕاستی قەترێک نییە ئێمە بیخۆینەوە و لێکەوتەکانیشی دەرکەوتووە، چونکە ژمارەیەکی زۆر بەکارهێنەری هەیە ئەو ئاوە. وا تەسەوور مەکەوە ئاوەی کە لەسەر زەویدا هەیە هەمووی دەخورێتەوە. ئەو لە 170 لە 100یەکیشی ئاوی فرێش نییە ئێمە بیخۆینەوە. یعنی ئەو ئاوەی کە بەردەست ئێمەیە لە 100یەکی ئەو ئاوەش نییە. ئەم لە 100یەکە فەقیرەش کە بەردەست ئێمەکەوێ بەکاری دێنین بەو هەموو بەکارهێنانەی کە هەمانە، ئەویش دیسان تووشی مەشاکلێکی نوێ بووەتەوە بەهۆی زۆری ژمارەمان، بەهۆی ئەو چالاکیانەی کە ڕۆژانە هەمانە. ئەم چالاکیانەش دوجار پیسبوونێک دروستەکەن. ئەم پیسبوونەش وای کردووە کە دۆخی زەوی بگۆڕێ. ئەم گۆڕانی دۆخی زەویە کێشەیەکی گەورەی لە ئاوا دروست کردووە. ئەو سوورەی کە ئاو دێت و دەڕوا لە زەویەوە بۆ ئاسمان، لە ئاسمانەوە دیسانەوە دێتە زەوی، هاوسەنگیەک ڕای کردووە. ئەم هاوسەنگیە خەریکە تێکەچێ بەهۆی ئەو پیسبوونەوە کە ڕێژەیەکی زۆر کەم پلەی گەرمی زەوی بەرز بووەتەوە کە گۆڕانی کەشوهەوای دروست کردووە. ئەمە قەزیەکەیە. ئەم گۆڕانی کەشوهەوا ئەو هاوسەنگی تێکداوە بەڕێزان. هاوسەنگەکەی چۆن تێکداوە؟ کە کاتێک پلەی گەرمی بەرز بووەتەوە ڕێژەی بە هەڵم چوون، ڕێژەی ڕۆشنەوەی ئاو بۆ ئاسمان زۆر زیادی کردووە. دابارینەکە وانە، دابارینەکە تێک چووە. من ناڵێم دانابارێتەوە، ئاو دابارێتەوە بۆی سوورەکەی خۆی تەواوکە، بەڵام بە هاوسەنگیدا نابارێتەوە. ئەوەندەی کە لای من بەرز دەبێتەوە ئەوەندە نییە کە بۆم دێتەوە، دەڕواتە شوێنێکی تر دەبارێ، لافاوێک دروست دەکات، لای من وشکە ساڵی دروست دەکات. ئێستا ئەم دیاردەیە دۆخی ئاو بەگشتی لە دنیا جیرۆدە بووە. دۆخی ئاو بە تەواوی لە مەترسیایە، بۆتە خەمی زەوی، بۆتە خەمی هەموو وڵاتێک. هەموویان ئێستا پێشینەی ئیشەکانیان ئیشکردنە لە سیاسەت و بەڕێوەبردننی ئاودا. ئێمە نەبێت تۆزێ کەمتەر خەمین. بەڵام ئەم سیمپۆزیەمە خەبەرێکی خۆشی تێدا بوو کە ئەو پلانەی بەڕێستان باسی کرەوە خەبەرێکی زۆر باش بوو. لەبەرەوە ئەم وشکە ساڵیە بینەوە سەر عێراق. کاکە عێراق یەکێکە لە وڵاتانەی کە پشکی شێرمان بەر ئەکەوێت لە لێکەوتەکانی گۆڕانی کەشوهەوا. بۆچی؟ لەبەرەوەی وڵاتێکی جوگرافیان وڵاتێکی وشک و نیمچە وشکین. جاران عێراق لە پێنجەمە وڵاتانە بوو کە ڕوبەڕووی کەم ئاویە بووە. ئێستا خەریکە دێتە سێەم بەڕێزان. تووشی قەزیکی زۆر خراپ بووەتەوە. ئەگەر متابعات بکەن ئێوە دەبینین ئێمە دوو ڕووباری گەورەمان هەیە خەریکە بە تەواوی لە 180 بەرەوسە دەیخۆمە کارەساتە لە هەندێک شوێن لە 180 تۆ ئاوت بەرەو کەمی بڕوا. ئەزانی ئەو نقطەیە کە باستیان کرد مەسەلەی گەشت و کاڵ کە بەڕێز جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باسی کردو و خاوەنی بیرۆکێکی زۆر باشە. لە ناوەڕاستی عێراق ئێمە کۆمەڵێک زۆنگاومان هەیە مهم جوانترین نمونەیە و گەشت و کاڵە بوو کە خەڵک لە وڵاتانی دوورەوە دەهات بەس بۆ سیرکردنی. ئەمە بەرهەمێکی ئاوی زۆر گەورە، بەرهەمی کشت و کاڵ. ئەزانن ئێستا خەڵکەکەی بەجێ هێشتووە بۆ منتیقەی سەلاحەدین و وڵاتەکانی ناوەڕاست نەجەف و کەربەلا و چوزانم ئەوانە خەریکە نەماون. سەرچاوی باشی بەرهەمێنانی شیر و بەخێوکردنی گامێش بوون، سەرچاوی باشی چامانەکانی ئاو بوون ماسی، ئێستا خەریکە نەماون. بۆی زۆر درێژ نەڕۆم، ڕەنگە پرسیاری ترێ هەبێ. مەسەلەی کوردستان بەڕێزان ئەو پشکەمان بەرکەوتووە، بەڵام هێشتا باشترین لەوە. ئەمە خەبەرێکی خۆشە، هێشتا باشترین، بەس کێشەمان لە بەڕێوەبردنی ئاودا هەیە، نەک لە بڕی ئاو.
بەڕێوەبردننی ئەو زۆر مهمە. ئێمە کێشەمانێ سەرچاوەکانمان هەن ڕاستە گۆڕانی کەشوهەوا کاریگەری هەبووە لە سەریان نمونێکی زۆر بەسیط بێنمەوە هەر کەسێک لە تەمەنی 40 بەرەوسەرەوە بێت لە بیرەوەری ئەما هەیە کۆمەڵێک کارێز کۆمەڵێک ڕووبار کۆمەڵێک کامیا و لە منتیقەکەی ئەوە هەبوون ئێستا نین. ئەم گۆڕانکاری زۆر خێرایە بۆ تەمەنی مرۆڤێک زۆر خێرایە کە لێکەوتەکەی گۆڕانی کەشوهەوایە بەڵام هێشتا ئێمە کۆمەڵێک سەرچاوەمان هەیە ئەتوانین دەستی پێوە بگرین. زۆر سپاس دکتۆر. وەک ئاماژەت پێیا ڕاستە منیش تەسەوورەکەم کوردستانی ئێمە هێشتا زۆر لەبارترە بۆ کشتوکاڵ یانی ئەمەی کە ئێمە ئامانەوە بەرەو پیشەسازی بڕۆین ڕاستە گۆڕانی کەشوهەوا زۆر مەترسیێکی هەیە بە خۆی گشتی لە جیهانە بەڵام لە کوردستانە هێشتا ئێمە جێگەمان جێگەدەست هەیە بۆ ئەوەی کە کاری بۆ بکەین نێڵین خراپتر ببێ. ڕۆڵی ئەو کۆمپانیانە کە هەیە ئێستا کۆمپانیەکان کە کشتوکاڵەکان جوتیارەکان و هەروەها حکوومەت وەکو سێ گۆشەی مسەلەسێک چییە یعنی بە شێوازێک ئەم کۆمپانیان ئەتوانن کار بکەن بۆ ئەوی ئەو سامانی ئاوەکە هەمانە بیپارێزن و هەروەها ڕێگری بکەین لانی کەم لەوەی کە بەخراپتر نەچێت. دەستخۆش ڕاستی هەر کۆمپانیان نا ئەوەی کە کشتوکاڵەکە ئەزانی بە پێی ئامارەکان لە 160 بەرەو ژووری ئەو تۆزە ئاوەی بەر ئێمەکەوێت بۆ کشتوکاڵ بەکاردێنرێ بەڕێزان لە 160 بەرەو ژوور یەکێک لە بەکارهێنانە گەورەک ناکرێ بەکارنێت ئەتوانین بڵین بەکارنێت چونکە سەرچاوی خۆراکمانەوانە بەڵام ئەتوانین ئەم لە 160 زۆر دابەزێنین دیسان ئەگەر بەڕێوەبردن هەبێ کەسی کشتوکاڵ چونکە بەکارهێنانی ئەو باس ناکەم بۆ ئیشی پیشەسازی و بە ئیشی ماڵ ئێمە ئیشەکەمان ئێستا کشتوکاڵە بەکارهێنانێکی زۆر هەیە ئەتوانین ئێوە جوتیارێک کورە کەسێک لە ماڵەوە کە حەدیقەیەکی هەیە ئەتوانین جۆرێکی لێ بکەین کە لە 150 بەکارهێنانی ئەومان کەم بکەیتەوە ڕۆ خۆراکەکەش بەرهەم بێنیت و ئاویش بپارێزی ئەمە زۆر قەزیەکی مهمە ینی لە دنیا زۆر ئیشی لەسەرکرێم چۆن بەکار بێنم کۆمەڵێک استراتیژەیە کە من سپۆڕیم نییە لە زۆر بەیانە یەکێک لەوانە کە ڕەنگە ئێوەی فەلاح شارەزایی باشترتانە بێ گۆڕینی تەکنیکی ئاودان بەڕێزان تەکنیکە کۆنەکە نەماوە جاران نەما کاکە تۆ کانیەکە هەبێ و جۆگەلەیەک و بە خاکەناز یەک دنیا ئەو بۆ جۆگەلەیەک بڕوان نەما ئەوە ڕۆشت ئەو باوکە مرد بەڕێزان ئێستا ئاوەکانمان زۆر کەم بووەتەوە پێویستە تەکنیکی ئاودار بگۆڕین تەکنیکی ئاودار و ئێستا کۆمەڵێک تەکنیکی زۆر باش و متەتەور هەیە کە لێرەدا دەتوانین ئیسفادە لە تەکنۆلۆژیا بکەین کە ڕێژەی بەفیڕۆدانی ئاو زۆر کەم بکاتەوە باوەڕکە یەک قەترە ئاو بپارێزی ئەو قەترێ لە ڕۆژی تنگانە بەکاردێنیتەوە ئەمە سیستەمی ژینگەوات پێ دەڵێ ئەمە زۆر مهمە تۆ ئێستا تەکنیکی قەترەیی بەکاربێنی لە تەکنیکی قەترەییشا کۆمەڵێک تەکنیکەیە کۆمەڵێک شێوازەیە کە دەچباتەوە بۆ ئەوەی ڕێژێکی پاش ئاو کۆبکەیتەوە طبعا خاڵی دووەم گلدانەوەی دکتۆر محەممەد ڕەنگە باسی کە بەڵام هەرگیز چاوەڕێی حکومەت نەبین بۆ مشتێ وڵات سەدمان بۆ دروست ناکە باوەڕکە لە کێڵگەکەی خۆت ئەتوانی ئاو گلبیتەوە بۆ کاتی تنگانە بەکاری بێنیتەوە خاڵێکی تر هەیە کە ئێستا لە دنیا زۆر ئیشی لەکەن ئەمەوێت لەسەر ئەم خاڵە تۆزێ بوەستم بەڕێزان جاران دوو سنتەری زۆر گەورە هەبوون لە دنیا هیچیان لە ئەڵمانیا بوو هیچیان لە سووریا بوو سووریا کە بە وەزعگەشت سەحبی کرد ئەو سنتەرە دروستکردن یان پەرەپێدانی ڕۆکە کشتوکاڵەکان بە جۆرێک بەرگەی کەماوی بگرن ئەمە میکانیزمێکی زۆر مهمە کە زانایان ئێستا زۆر بەجددیش لەسەر ئەم بوارەکەن ئەو ڕۆکانی کە هەر هەمووتان ئەیچێن فەلاحەکان ڕۆژێ لە ڕۆژان کێوی بوون ئەمانە ڕۆژێ لە ڕۆژان ئاوی زۆر کەمیان ویستووە ئێستا دیسان دەیانەوێ ئەم ڕۆکە وا لێ بکەن کە بەرگەی زۆر ئەو ئیکاردا ئەو سنتەری لە سووریا بوویشی زۆر باشی ئەکرد بۆ ئەوەی گەنمێک دروست بکە هەم بەرهەمەکەی زیاد بێ هەم تحملی کەماوی بێ لە باتیەوەی 5 جار ئاوی بێ 1 جار ئاوی بێ لە باتیەوەی ئاوی بێ ئەوەی دابارینەکەی بەس بێ ئەمە خاڵێکی زۆر مهماتوانن پشتی پێ بەسن و کۆمەڵی خاڵی تریش هەیە بۆ ئەوەی فەلاح بتوانێت بەکاری بێنێ پشتی پێ بەسێ مەسەلەی ڕۆتیشن مەسەلەی کۆمەڵێک ئەوە هەیە کە میکانیزم لە کاتی ئیشا شێ دروستکردن لە باخەکانە ئەمانە بەکاربێنێ هەندێک لەو میکانیزمانە زیانیشانەیە بەڵام تۆ ئەتوانی بەکاریان بێنی و هەوڵبەی زیانەکەیان کەمتر بکەیتەوە. دەستخۆش دکتۆر ئەم قسانە بەڕاستی هەموو جارێک باسەکەین لە پانەڵەکانە زۆر جار قسەکردن وەکو بەڕێزەش گوتی پێشتر هەم حکوومەتی لۆکاڵی چونکە ئیشەکە ئەوەندە گەورە نییە دەسەڵاتی خۆجێی شارێک نەتوانێ بیکە یانی ئەتوانێ ئەو ئاوەی لە شارەوە دەردەچێ ئەمە سەروەتێکی زۆر گەورەیە
زۆر گەورەی زۆر قازانجی گەورەی هێنا ئەمەوێ کاتی برادەرەکانیان بگرن بەڵام ئەتوانن پاچی بکەنەوە ئەو ئاوە بەکاربێنم ئەوە زۆر مهمە بۆ پاراستنی ئەو کاتە تۆ پەنا نابەی بۆ بیر لێدان پەنا نابەی بۆ یاوی خواردنەوەی من بەکاربێنی ئەم ئاوە ڕیسایکڵ دەکەیتەوە جارێکتر بەکاری دێنیتەوە بەڵام بە شێوەیەکی تەندروست بۆی بەرهەمێکی تەندروست دەگەڕێمەوە بۆ ئەو لە کۆتایی قسەکانمە ئەو قسەی کاک حامید باستی کرد خراپترین بەرهەمی ئێمە لە باشترین بەرهەمی وڵاتان من بە توێژینەوە ئەوەم بینیوە بەڕێزان قسەیەکی زۆر جوانە دیسان دەیڵێمەوە قسەکەی و دووبارە دەکەمەوە خراپترین بەرهەمی ئەم کوردستانە لە باشترین بەرهەمی وڵاتان کە بۆمان دێ بەو وەزعی کە ئێمەی تێدایە سنوورەکانمان دەبینن زۆر باشترە ئەو خاکەی کە لێرە هەیە لە هەموو بەریتانیا یەک بوقعی تایە ئەو خاکەی ئێمەی هەبێ ئاڵتوونە خاک نییە کە سەیرەکەی ڕەشەکاتەوە بەڕێزان ئۆرگانیک ینی مادەی ئەندامی نییە لە خاکە لە وڵاتان ئەزمەیە لا ئێمە ماشەڵڵا ڕێژێکی زۆر باشەیە لەبەرەوە تکاتان لێکین با دەستی پێوە بگرین بۆ ئەوەی ئاسایشی خۆراک بپارێزین زۆر سوپاس ئەوەلای دکتۆر محەممەد سعید ڕەشید بەڕێزان سپۆری بواری ژینگەن و لە کیمیای خاک تایان کردو لە پێشنەوەکانیانە دکتۆر سوپاسەوە بۆ ئامادەبوونتان پرسیارەکانی من لە لای جەنابتان ئەمەوێت لەسەر بەنداوەکان قسە بکەین وەکو حەلێک بۆ کێشەی کەم ئاوی و پاراستنی سامانی ئاو جەنابتان ڕەتان لەسەر بەنداوەکان چۆنیەتی بوونیان لە کوردستان ژمارەیان لە کوردستانەوە لە عێراقا چۆن ببێت ئایا بوونیان زەرەرەکانیان زۆرترە لە سوودەکانیان سوودی باشترە چی هەیە بۆمان باسکەی لەسەر بەنداوەکان سواز خێراتنی هەموو لایەکەکەم سەبارەت بە بەنداوەکان هەموو گیانی سوودە زیانی نییە ئەوەی کە هەمانە ئێمە تایبەت بە ئەو قسەی لەسەر بکەین ئەو ئاوەی کە دکتۆر باسی لێ کرد کە لە ساڵ هەفتای سەرزەوی بریتیە لە ئاو مرۆڤ تەنها لە سایەکی دەست ئێگات بە لە سایەکی ئاوەکە لەو لە سەتایەکەش لە سا هەفتای ئەو لە سەتایەکە بۆ کشت و کاڵ بەکارەهێنێت کەواتە ئێمە هەمی سەرێکیمان لە ئاوا ئەبێ کشت و کاڵ بێت شکاگەر وەکو بەڕێزەوەتێ ئەگەر ئاو نەبێ ئێمە ناتوانین کشت و کاڵ بێت کە کشت و کاڵش نەبوو یعنی ئاسایشی خۆراکمان سەفرە بێتەوە چونکە هەموو وڵاتێک کە تووشی مەترسیە ئەبێتەوە یەکەم شت کە دەستی بۆ ئەوێ ئەبرێ ئەوەیە کە ئەو وڵاتە ئەتوانی خۆی بژێنێ یانە خۆژێنی زۆر زۆر گرنگە جا خۆژێنیش بریتیە لە ئەوەی کە تۆ بەرهەمی کشت و کاڵی تەواوت هەبێ بۆ دانیشتوانەکە ئەم بەرهەمەش بەچی بەرهەمە هێنرێ دوو بابەتی سەرەکیمانێ مادەی سەرەکی بۆ کشت و کاڵکردن خاک زایدەن ئاو خۆشبەختانە ئێمە ئەم دوانەمان هەیە بەڵام گرفتی سەرەکیمان لە چیایە؟ گرفتی لە سەرەکیمان لە ئاوایە بۆ نمونە باسی بەنداوەکانێک کرد لە پەنجاکانە بەندای دوکان و سیروان دروست کراوە بەڵام گرنگەکەی ئێستا زۆرترە تا ئەو کاتە بۆ چونکە ئەو کاتە هەم دانیشتوان کەم بووە کشت و کاڵکردن ئاسایشی خۆراک پێویستی کەمتر بووە باران زیاتر بووە ئێمە ساڵ بە ساڵ دەسە کێشەی بارانباریمان هەیە جاران مانگی نۆ ئاهات پاییزوودە بارانبارین دەستی پێکرەوە ئێمە ئەمڕۆیەکی یانزەیە بارانمان نییە جاران لە تا مانگی شەش باران بڵان بوو ئێستا خەریکەیەتە مانگی چوار لەبەر ئەوە ئەو سەرچاوە ئاویانی کە بەکار ئەهێنرێ بۆ کشت و کاڵ بەگشتی لە کوردستان با من نەچمە دنیاوە لە کوردستانە بیکەم سێ سەرچاوەیە ئەوەی کە بەدین کشت و کاڵەکە بارانبارینە سەرچاوەکەی ئەوەشی بەراوە یان ئاوی سەر زەوی بەکارهێنرێ ئەم ئاوەشە بێ بە دوو جۆرەوە یان ئەوەتانە سەرچاوەکەی لە ناو کوردستانە یا لە دەرەوەی کوردستانە دێتە نایۆ زایدەن ئاوی ژێر زەوی و سەرچاوەی هەموو ئەم ئاوانەی کە لە سەر زەوین یان لە ژێر زەوین بریتێ لە باران بۆیە ئێمە کە ئێستا گرفتمان هەیە لە ئاوا گرفتی ڕێژەی بارانەکەمان هێشتا نییە گرفتی کۆکردنەوەی ئاوەکەمان هەیە ئێمە بەنداومان کەمە بۆ نمونە ئێستا ئەگەر ئێمە بەنداوی بێخمەمان تەواو بکردایە کوردستان لە بیاوی ڕزگارە بێت ئەو گرفتانی کە ساڵانە جگە لە کشت و کاڵ ئێمە تووشی ئەبین بۆ دانیشتوان بریتیە لەوەی ئێمە بەنداومان نییە چونکە
ئێمە کە بەنداو دروست دەکەین تەنها لە ڕۆک شکاڵەکەی دروستی سەیری نەکەین چەند سوودێکی بۆ نمونە تۆ بەنداوێک دروست دەکەی زۆرێک وا بیرەکاتەوە ئەو بەنداوە ئاوت کۆ کردوەوە دوای بۆ کشت و کاڵ بەکاری هێنی بۆ دوای ئەو نە سوودەکە ئەوە یەکێکە لە سوودەکانی کە تۆ لە شوێنێکە بەنداو دروست دەکەی ئاوەکە بۆ دوای بەنداوەکە دانیشتوان ئەتوانێت بۆ کشت و کاڵ بەکاری بێنێ بۆ ئەو خواردنەوەش بەکارهێنرێ زائیدەن ئەوە بەربیرمان نەچێ بوونی ئاوی ژێرزەوی لە شارە زورا و بەرزی ئاستی ئاوی ژێرزەوی لە شارە زورا بڕی باران نییە بریتیە لە سوودی ئەو بەنداوی کە هەمانە لە سیروان ئێمە کە بەنداوێک دروستەکەین سوودێکی تری لێ بێنین کە چییە؟ کە ئاوی ژێرزەویمان بۆ زیاد دەکات بەرزی ئەوە ئاو لە ژێرزەوی زیاد دەکات کەواتە بە دەیان کیلۆمەتر بە چەندین کیلۆمەتر لە دوای بەنداوەکەشەوە ئێمە ئاومان فەراهم کردووە بۆ کشت و کاڵ وە دوای ئەوە ئەو ئاوەیە کە لەسەر زەوی ئێمە لێ کۆیەکەینەوە ئێمە لە ناو بەنداوەکەی سامانی ماسی زیاد دەکەین ئەبێ بە سەرچاوەیەک بۆ سامانی ماسی ئەبێ بە سەرچاوەیەک بۆ گەشت و گوزار ئێستا دوکان لەبەر خاتری شارەکە نییە خەڵکۆی لێەکە لەبەر خاتری بەنداوەکەیە کە ناوچەیەکی گەشت و گوزاری دروست کردووە چونکە ئێمە قسەیەکمان هەیە پێڵێن ئاو ئاوەدانی هیچ شارێ لە دنیاە هیچ شوێنێ دروست نابێت خەڵکیە دانیشێ ئیلا بێ سەرچاوەیەکی ئاو هەبێت بۆیە گرنگە ئێمە ئاو بپارێزین و بزانین چۆن کۆیەکەینەوە باشترین حەل ئەوەی کە ئێمە هەمانە ئێستا بریتێ لە بەنداو زیادکردنی بەنداوەکان خۆزگە ئێمە لە جاتی سیروان و دوکان 50 سیروان و دوکانمان هەم بەوایە بێخمەمان هەم بەوایە خۆشبەختانە ئێستا کۆمەڵی بەنداو دروست دەکرێت بەڵام هێشتا لە تەمۆحی ئێمەیان نییە بە سروو شێوەی من خۆم زیاتر توێژینەوەکانم لەسەر ئاو و خاکە زیاتر ئەوەی کە خۆراکی سەرەکیە ئەم سێشتە من ئیشی لەسەرەکەم ئاودان هەندێک فاکتەرمان هەیە کارەکە هۆکارمان هەیە کارەکاتە سەر ئاودان بۆ نمونە جۆرێ و کشتتوکاڵی تۆ کردوکە گرنگترین شت ئێمە کە براجوتیارەکان زیاتر گرنگی پێنان سروشتی خاکەکەیە ئەو خاکەی بۆ نمونە لەسەری هەڵەتەوەیە جۆری ئاودانەکە بڵی ئەو ئاوەی کە ئەیکەیتەوە جیاوازە لەوەی کە لە شار و زورایە جۆری کشتتوکاڵەکە باز جیاوازە لە تەڕەکاڵەوەی کە تەماتە و خەیار و شت و کاتی ئاودانەکە چ کاتێ ئاوەدەی گەشەی ڕۆکەکە چۆنە ئەمانە هەمووی ئەبێ دراسەکرێن ئەمانە هەموویان بڕی ئاودانەکەمان بۆ دیاریەکەن بەڵام خۆشیوریەکان سڵاوی خۆی گەورە هەمولایە خاتمی بەڕێز لەم وڵاتە بەداخەوە هەموو ئینتیماکان بوون بۆ پارە ئینتیما بۆ پارەی جوتیارێکی فەقیر ئەگەر داهاتی نەبێت لەسەر ڕووبەرێکی کەمی زەوی چۆن بێت لەبەرەوە بیرنەوە ئاکاتەوە بەس بەداخەوە ئێستا سەرچاوەکانی ئاوێنە زۆربەی ئەبێتە سەرچاوی ئاوی قورس لەبەرەوەی چاودێریکی واور نییە لەسەریان برادەیە باخێکی عیب نەبێت سەراوی هەیە ئاوەڕۆکێتە سەر ئەو جۆرەیە کەم ناویەوە دیارم ناشوانم مەحاسبەکەم بۆ من نییە مەحاسبەکەم بەڵام ئاودێر بە شێوەی زانستی تازە سوودی زۆر زۆرە جوتیارانیش لەخوا بزاوی زانستیان لەسەر ئەوە هەیە بەڵام ئێمە هەموومان بەیانی جوتیار ئێمە لە بواری ئەزمون عیشەکەین بە فیلتەری ئەکادیمیات تێ نەپەڕوین پێویستمان بەم جۆرە دیدارانە هەیە بەم برابەڕێزانەی کە کادری کشتتوکاڵی مەڕاستی درێژیشیان نەکردووە بەڵام ئیتر خۆت دەزانی لە وڵاتی ئێمە ئەگەر تێ بیرێ لێ بدەیت مەساحەی زەویەکە کەم یە مەوڵەتی پێنادەن ئەبێ پەنا بۆ قاچاق بێت پەناشی بۆ قاچاق بێت لە سەڵات لێرێگیرێت لەبەرەوەیە خەڵک پەنا بۆ ئاوی هینی ئاوڕی شارەکانە بە یا مەسەلەن پەنا ئاوا بۆ بیری قاچاقوان ئەخر ئەو نمونەی کە هێنامەوە ئەڵێم ئاویشی هەبوو وتی بیریشم هەیە زیادەیە بەڵام ئایا جوتیار ئەمە ئەزانێت کە زیاد ئاودانیش خۆی زەرەری هەیە ئەویان باش لە کاتێکدا ئیتر کە گیر ئەخوات ئاو نییە ئاودەت ڕاست ئەوە باش نییە ئەوە لەوانەیە وشاری کشتتوکاڵی کردەوە نایە من مناڵ بووم وەختی خۆی ئاودان بە تەقلیدی کۆن هەموومانە دیێرا پێمان خۆش بوو تەڵی پەمۆکە بلەرێتەوەنە ئاوگەی بێزێت بەڵام کەسێمانە کرد لە خواوی زەویەکەمان و تووتنەکەمان پەمۆکەمان بێز بوو هەموو خۆراکی وە زەویە ڕایماڵی بخوارەوە لەبەرەوە ئەگەر ئاودان بە شێوەی زانستی ئەم سەردەمە بێت بە دڵۆپاندن
بە فەرارە بۆ مەزرعەی پەتاتە گەنم ئەو خۆراکەی کە پێ دێتوێت سەمادێکی پێبێ یا سەمادی کیمیایی یا چی بێ لە باتەوێ 100 کیلۆکەی بە دۆمیەکەەوە 25 کیلۆ یا 20 کیلۆ کە بە شێوەی دڵۆپانیشە تەبنیە پێشنیاری مێرو زیاد ناکە ئەو مێروانەیەکە ئێمڕۆ هەیە لە باشەکەرا زۆربەی ئاوی قورسن من ساڵ بەڵامەکەم داوە بە برایە کۆمپانیای هەنارەکە لە پێش ئەو بردی بۆ فەحسی کرد سەمپڵی لێ بردێنایە وتی تۆ بە ئاوی پیزا و مدێراوە و اینجا قەرکەیشو لێوە نەکردەوە ئەو کاتە لێ وەرگرتم خۆی خۆشبەختانە ئەمە هەیەەوە زۆر باشەکە ئێستامی گەورە لە بۆی کشتتوکاڵە ئێمە خانەخۆی کشتتوکاڵی بەداخەوە هەموو کەس دەمەکاتەوە لێ جوتیان لێ بلا جوتیارەکان ئاخە برای جوتیار لە شارە زۆرە مەساحی دۆمەکەی هەو دەمە چی بکە ئەسپی خۆی لەکوێتەوەدا یعنی هیچمان مەلاک نین یعنی هیچمان دەرەبەک نین هیچمان تاقۆیشمان بەناو نین من زەویەکەم حەوت دۆرەمە چی دیاکەم پێشنیاری من ئەوەیە ناوە گەورەترین کێشەی جوتیارەکان بڵێن لە بواری ئاو و سامانی ئاو لە ئەو ڕۆ پێشنیاری جەواری ئاو کاک دکتۆر فەرمووی پێمەوە بوو کاک دکتۆر جەنابیان فەرمووی هەر ناوچەیەک شناسی خۆی هەوی خۆی من ناکرێ بەرایە لە بازیان پێم ئەڵێ لە عەفو لە سازان یا لە هەڵەبجە پێم ئەڵێ باخەکە لە کوپنی بەم شێوەیە ئاودێرەوە نایەوە چکە ڕادەی شێ خاک پلەی گەرما تەحەکومەکات جوتیارە دوێ بەم پێوەریشکە لە ناوەزرعەکەی خۆیان ناکرێ من وەکو برایەک لە هەڵەبجە وەکو دکتۆر فەرمووی وەکو برایەک لە هەڵەبجە ئاودێری باخەکەم یا زەرعەکەم بکەم لێ بۆ شێوەیە جوتیاریشکە بە شێوەی زانستی بەڕاستی ئەگەر پشت بە زانست بەسین کشتتوکاڵ بەبێ زانست پاشۆ دەست خۆش زۆر سپاس بۆمکان یەنە لای ئامادەبووەکان پرسیارێکتان ئەگەر هەبێت لە کۆتایی دۆڵەکان چەند کونێکی لێ بکردرێتن تکا پێی دەگوترێتن ئەندەرگراوند واتەر ریچارج کە بیرەکان دووبارە پڕ بکردرێنەوە لە زیاتیەوەی کە بە خەسار بکردرێن لەکوێ باشترین شوێنە لەم دەبەرە کە پۆندی لێ بدرێتن ئەمە پرسیارێک و پرسیاری دیکەشم سەبارەت بە بەحسی بایۆلۆجی هەیە لێرە هیچ شوێن مختبرێکمان هەیە کە کەرتی تایبەت بیتن یان کەرتی ئی حکومی بکە بەحسی بایۆلۆجی تێدا بکردرێتن بۆ بەرهەمەکان کە بزانن چەندە مەوادی کیمیایی تێدا بەکارهێنراوە سپاس بۆ بەنداوانە لە ئاستی دوکان و سیوانە نەبوو بچووکترن بەڵام دێخمە زۆر زۆر گەورەیە ئەتوانێت ئاوی خواردنەوە و کشتتوکاڵ بۆ هەموو کوردستان و بگە بۆ عێڵاقیش دابینکە ئێمە بێبی لە بەنداوی گەورە بکەینەوە بچۆکی تۆن و نێمەسەر لە هەورامانە یەک دوو شوێنمان هەیە توانی بەنداوی بچووکی دا دروستکەی پۆنی دا دروستکەی ئەوانە لە خۆماڵەوە لە خەرپانی و لە زەردەهاڵ بەرەو خوارەوە بۆ هەڵەبجە ئەتوانی ئاودێری بکە ئەما منمان هەیە وەکو تۆری شووتی ئێمە گەورەترین کێشە کە لە 2005 دوای پرۆسی ئازادی عێراق کە بوو ئەم بەناو بیری سووری بوو گەورەترین زەرر لە ئاوی جەرزەوی کوردستان بیری سووری هەیە هەموو ماڵی بیریکە هەڵکەن بە 3 سەعات بە 4 سەعات ئاو دەرێنیەوە ئیکا بە گوندی زێرابەکەیە کابرا پێڵێم ئەوە ئاوی تۆ نیە با بزانین ئێمە کە بیریەکمان هەیە لە ناو ماڵە ئەو ئاوی دەریەکەی ئاوی شخصی خۆت نییە ئاوی هەر هەمومانە کابراڵێ بیری خۆمە ئاو دەرێنم ئەبێ حکوومەت ئەمە لای خەڵک ڕوون کاتەوە ئاوی ژێر زەوی مڵکی کەس نی مڵکی حکوومەتە حکوومەت سەرپەرشتی تەواوی لە 100% کات ئەو ئەتوانێت بەکاری بێنێ ئێستا بۆ نمونە لە هەولێرە بیر پێشوەکە خوارد 500 بۆ چونکە هەر دەرێنێ بێلەوە نەکراوەتەوە ئەفوو ئەوە ئەسا من پێم باشە لە 100% بیرلێدان بۆ کشتتوکاڵ قەدەغە بکرێت ئێمە دکتۆر باسی پۆلێنی خاکی کرد ئێمە دوو جۆر پۆلێنمان هەیە سۆیل پلاسمان هەیە لەگەڵ سۆیل تەکسۆنۆمیتر نازانم ئیش لەسەر کامێکەکەن ئەگەر ئەو دوانە بکرێت بەیانی کە جوتیارێکی بەڕێز هات لە من دەپرسێت پێڵێن ئەو خاکەی تۆ بۆ فڵان شتەدە من هەموو جارەڵێم ئەڵێ گەورەترین هەڵەی شارەزۆر ئەوەیە خەریکی باخی هەنارە چونکە شارەزۆر بۆ هەنار ناشێت نەخاکی بکە
ئەو خاکە بۆچی جۆرە کشتتوکاڵێشێ ناکرێت جوتیار بێت لە خۆی بڵێ من ئەم ساڵ حەزم لەوەیە دوو کاکەزگار باسی کرد حەوت دۆنم ئێمە ئێستا سەرەتایە بەرهەمی پاییزەیە ئەو حەوت دۆنمە ئەتوانین بە گێزەر بیچێنین هەر دۆنمێ 11 بۆ 15 تەن گێزەرمانیاتێ 80 تەن گێزەر تەبێ هیچ نەبێبی بێتە عەرۆ بای 30 میلیۆنە مانگی 34 تەواو بێت تۆ دەسەکەی بە تەماتە بەدایکەمەوە تەماتەشی چنیاتێ بە جوانی بیکە بە زانستی 50 تەنێک دەیاتێ ئەوش 20 میلیۆنێک دەیاتێ 50 میلیۆن خوانی بڕێتۆ لە دۆنمێک ئەگەر 20یشی بەسڕۆ بکەی ئەوەی بۆ ئەمێنێتەوە بەڕاستی ئەگەر بە زانستی بیکەی قازانجی زۆرەکەی بەڵام ئێمە کێشەکەمان ئەوەیە